بە ئامادەبوونی کە سوکارەکەی و ژمارەیەک نووسەر و چالاکی مەدەنی 15هەمین ساڵیادی شەهیدکردنی گەرمیان ئەحمەد یەکێک لە شەهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دواتر لە قەزای چەمچەماڵ بەڕێوە چوو. دایک و باوکی شەهید گەرمیان باز لە بێباکی دەسەڵات دەکەن لە ئاست خوێنی کوڕەکەیان و سەرجەم شەهیدانی خۆپیشاندانی حەفدەی شوبات و ڕۆژانی دواتر. ئەمڕۆ 15 ساڵ تێپەڕەبێ بەسەر شەهید بوونی شەهید گەرمیان یەکێک لە شەهیدانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی. دیارە حەفەی شوبات لە ئاکامی ئەوەی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان هەموو شوێنە ئازادەکانی داگیر کردبوو و غەدر و زوڵم و زۆری بەرامبەر بە خەڵکی کوردستانە کرد. بۆیە حەفەی شوبات لەو ئاکامیان ڕوویە. بەداخەوە حەفەی شوبات هەتا ئێستش بەردەوامە و ئەو ڕێچکەی نەگرت کە خەڵک خوێنی بۆ ڕۆشت. لە ڕاستیە ئێمە وەکو کەسوکاری شەیدان بەردەوامە بین لەسەر ئەو داواکاریانە هەتا بە ئامانج گەیشتنی هەموو ئەو داوانەی کە ڕۆڵەکانمان لە پێناوە خوێنیان ڕشتووە. بەڵام ئێستا ئەبینین زیاتر قەیرانەکان قوڵتر بوونەتەوە، زیاتر دیکتاتۆری بڵاو بۆتەوە، زیاتر بە ڕۆژی ڕووناک تەقاندنەوەی بینا و بارەگاکان، بە ڕۆژی ڕووناک کوشتنی خەڵک، بە ڕۆژی ڕووناک سوتاندنی گەنج و لاوەکانمان چ لێرە بێ چ لە هەولێر بێ هەموو ئازادیەکانیان زەوت کردووە و هەموو ئەو حیزبانەشی کە دژی ئەم دەسەڵاتانە دروست بوون و لە پڕابوون بە خاوەنی هێز و دەسەڵات و دەنگی ناڕازی خەڵک هەمویان بۆ مەرامی سیاسی خۆیان بوو، هیچیان بۆ خەڵکی کوردستان و بەژمەینەتی ئەم هەرێمی کوردستانیان نەبوو. بەنسبەت کەیسەکەی شەهید گەرمیان هەروە خۆیەتی هیچ نەکراوە. بەڕاستی ئێمە هەوڵە زۆرماندا وەختی خۆی کەیسەکە جوولانمان چوە هەولێر نەخراکردێ لە کەلارۆی ناوە چەمچەماڵ ئەمە نسوان نەخراکردوە هەولێر. ئیتر خۆ دەزانین ئەمان باڕادەستن تر بۆ خەڵکی فەقیرشت یاسانیە، بەڵام بۆ خەڵکی خۆیان هەیە. ئێستا بانەی تەقە بکەم هەموو خەڵکەزانێ منە ژیرێن، بەڵام ئەوان باشترە تەقەیان کرد خەڵکیان کوشت کەس لیان ناپرسێت. ئامادەبانی مەراسیمەکە باز لەوە دەکەن لە بری دادگاییکردنی بکەرانی شەهیدانی حەفدەی شوبات و ڕاپێچکردنیان بەرەو زیندان پلە و پۆستیان پێدراوە و ژیانێکی خۆشتریان هەیە لە کەسوکاری شەهیدان. بەداخەوە ئێمەزانین لە هەلومەرجێکە شەهید گەرمیان و هاوڕەکانی شەهید کران خەڵکی داوای ماف و ئازادیە کرد، داوای ئەو حق و مافەیە کرد کە لای دەسەڵاتی کوردی بوو، بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی بە تفەنگ وەڵامی دایەوە. بەداخەوە ئەو کەسانی کە تاوانەکە لە وڵاتەیە پلیان بەرزەکرێتەوە، پۆستی حیزبیان پێدرێت، پۆستی حکومیان پێدرێ، کە بەڕاستی ئەمە شتێکی هێندەی تر قورسە لەسەر ژیانی کەسوکاری ئەو قوربانیانەی کە وەکووتمان بۆ ئازادی و بۆ ژیان و بۆ مافی تاک بە تاکی هاوڵاتیان جانی خۆیان کردە قوربانی، کە تەمەناکەی نێمە ڕۆژێک بێتە پێش ئەو کەسانی دەستیان لە تاوان و خراپەکاری ئەم وڵاتەیە هەبوو وەکو سەرجەم سەرانی وڵاتانی تر لە بەردەم دادگا و عەدالەتا بیان بینی. گەرمیان ئەحمەد ئەو مێرد منداڵی کە تەمەنی تەنها 11 ساڵ بوو لە خۆپیشاندانەکانی قەزای چەمچەماڵ لە 25 شوباتی 2011 بەرفیشەکی چەکدارانی حیزبی دەسەڵات کەوت و تا ئێستاش کەسوکاری و خەڵکی چەمچەماڵ چاوەڕێی وەڵامێکن کە ئاخۆ ئەو خوێنە بۆ ڕژا و چارەنووسی بکوژەکەی چی دەبێت. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.